بەناوی خۆی گەورە و میهرەباندا نەریزە و ڕاگری ئاسمان درود و سەلام لەسەر گیانی پێغەمبەرمان صلی الله عليه وسلم. خۆشەویستان سڵاوی خواتان لێبێ. بابەتی ئێمە بابەتێکە ئەویش ئەوەیە گۆڕانکاری کاریگەریەکانی دەبێت لەسەر سەرتا لەسەر ئەفکار بێ و ئەفکار دەرهاوێشتەکەی دەخاتە سەر سلوک. تەماشا دەکەین ئەو مانگەی ئێمە تێداین کە مانجی ڕەمەضانە، مانجی گۆڕانکاریەکی کەونیە. بوونەوەر گۆڕانکاری بەسەدادێ حتا دەرگاکانی کاتێک بەهەش دەکرێنەوە و دەرگای جەهەنەمدا دەخرێ و هەروەها شەیطانەکان دەبەسترێنەوە و هەروەها مەلائیکەتەکان دادەبەزن کەواتە گۆڕانکاریەکی کەونی ڕوودەدا. شتێکی طەبیعی نییە. ئەم مانگەی کە ئێستا ئێمە تێداین شتێکی زۆر زۆر گۆڕانکاری گەورەی تێدایە. کام گۆڕانکاری گەورەی تێدایە ئێمە پێویستمان بە چ گۆڕانکاریەکە دەبێت دەست پێ بکەین بە گۆڕانکاری زات. گۆڕانکاری زاتیش بەڕاستی هەڵەیەکی تێدایە دەبێت لێرەدا ڕاستی کەین چونکە ئێستا تەماشا دەکەین لەم مانگەدا خەڵک هەمووی بەرەو مزگەوتەکانە، بەرەو تەڕاویحە، بەرەو بەڕۆژیبوونە، بەرەو زکرە، بەرەو قورئان خوێندنە، بەڵام تەماشا دەکەین سلوکەکان ناگۆڕدرێن یا زۆر کەمە. تەماشا دەکەین کۆمەلگامان هەروەکو خۆی ماوەتەوە لە ڕووی معاملاتەوە، لە ڕووی هەڵسوکەوتەوە، لە ڕووی سیاسەتەوە، لە ڕووی جۆرێک لە ناسادقیەوە تەماشا دەکەین وەکو خۆی دەمێنێتەوە. ئەمە لێرەدا چمان پێ دەڵێ کەواتە گۆڕانکاریەکەی کە قاعیدەکەمان بۆ دانراوە وەکو پێویست جێبەجێ نەکراوە. سەرەتا با بزانین گۆڕانکاری چییە؟ گۆڕانکاری ئەوەیە انتقال من حالة ما إلى حال، يعني لە حاڵەتێکەوە بۆ حاڵەتێکی تر بگۆڕێ. ئەمە پێی دەڵێن گۆڕانکاری. اینجا گۆڕانکاری ئیجابیەکە ئێمە بەبەستمانە. اینجا کاتێک دەڵێن گۆڕانکاری دوای ئەوە بڵێن بزانین سلوک چییە، چونکە ئێمە گوتمان سەرەتا پێویستمان بە گۆڕانکاری هەیە واتە لە حاڵەتێکەوە بچینە حاڵەتێکی ترەوە. ئەو حاڵەتی پێشتر هەمان بووە لە پێشی ڕەمەضان، لۆ نمونە لە هەڵسوکەوتە، لە سلوکە، لە ئەخلاقە، لە قیەمە، لە سیاسەتە، لە ئەفکارە، لە ئاڕائە، لە فەلسەفاتە، لە فەرهەنگە، لە بواری ئەم هەڵسوکەوتی خۆت و غەیری خۆتە دەبێ ئێستا بیگۆڕین بیکەینە تەحەولێکی تر، چونکە ئێمە قەرارماندایە مادەم کەون گۆڕا بوونەوەر گۆڕا گۆڕانکارێکی گەورە ڕوویدا، ئێمەش قەرارماندایە گۆڕانکاریەکە دەست پێکەین بە جیاواز. ئەمە تعریفی گۆڕانکاریمان کرد، چونکە دەبێ ئاگادار بین گۆڕانکاری کارێکی ئاسان نییە. ڕاستە هەمومان داوای گۆڕانکاری دەکەین، هەمومان بە زوبان دەڵێن بە بیگۆڕین بگۆڕدرین لە ئەخلاقە، لە سلوکە، لە تربیەتە، لە هەڵسوکەوتە، لە معاملاتە، بەڵام ئایا چەندە گۆڕانکاریەکان حەقیقین و لە بیر نەکەین وەزیفەی گۆڕانکاری و دەستکاریکردنی کۆمەلگا و تاکەکان وەزیفەی پێغەمبەران بووە سەڵات و سەلامی خوایان لەسەر بێ و تەواوی پێغەمبەرانیش، نەک پێغەمبەرێک بەتەنە بەڵکو تەواوی پێغەمبەران واتە ڕیسالەکان کە هاتوون، پێغەمبەران کە هاتوون سەڵات و سەلامی خوایان لەسەر بێ هاتوون ڕیسالەیەکیان گەیاندووە، ئەویش گۆڕانکاریان کردووە. گۆڕانکاری لە تاریکیەوە بۆ ڕووناچی، گۆڕانکاری لە دەڵالەتەوە، لە دەڵالەت و گومڕاییەوە بۆ ئیمان، گۆڕانکاری لە تەقلید و لە تەخەلوفەوە لە بۆ تەقەدم و لە بۆ پێشکەوتن، گۆڕانکاری لە خراپەوە لە بۆ چاکە، گۆڕانکاری لە زوڵم مستەوە لە بۆ دادپەروەری و عەدالەت. ئەمانە هەمویان چیە؟ تەحەولات و گۆڕانکاری. اینجا بزانین کاتێک دەڵێن سلوک، ئێمە قسەمان لەسەرەوە کرد کە بۆچی مامۆستای ئاینی هەمووی دەڵێ گۆڕانکاری، مزگەوت هەموو دەڵێ گۆڕانکاری، بەرنامەکان هەمووی دەڵێن گۆڕانکاری، تا دەگاتە دام و دەستگاکان هەموو دەڵێ گۆڕانکاری، کتێب و نووسرا و مەنهەجەکان دەڵێن گۆڕانکاری. بەڵام واقعی حاڵمان، سلوکمان، ممارەسەی ڕۆژانەمان تەماشا دەکەین کاریگەری زۆر نەبووە. بۆیە کاتێک دێنە بەشی دووەم مەبەستمان پێ چییە لە سلوک واتە ئەفکار کاریگەری لەسەر سلوکە بێ، واتە ممارەسەی ڕۆژانەمان، هەروەها واجباتی ڕۆژانەمان لە سێ حاڵەتدا. ئایا گۆڕانکاریمان بەسەرهاتووە بەرامبەر بە خاڵق؟ چونکە سێ گۆڕانکاریمان پێویستە: گۆڕانکاریەک بەرامبەر بەخوا، گۆڕانکاریەک بەرامبەر بە خۆمان، گۆڕانکاریەک بەرامبەر بە مەخلووقات. ئایا ئێمە ئەو سێ هەنگاومان ناوە؟ ئایا تەماشا بکەین بزانین کاتێک دەڵێن گۆڕانکاریمان کردووە لەم مانگەدا بەرامبەر بەخوا، کە گۆڕانکاری بەرامبەر بەخوا دەکەی سەرەتا دەبێتەوە ئیمانێکی عەمیق هەڵگری، ئیمانێکی ڕۆتین نەبێ، ئیمانێکی تەقلید نەبێ، ئیمانێکی خوڕافی نەبێ، ئیمانێک لەسەر ظەن بینا نەکرابێ، ئیمانێک جزئی نەبێ، ئیمانێک جۆرێک لە
وەکو دەڵێی پڕ لە خوڕافیات و شەتەحات و ناڕێکی نەبێ بەڵکو ئیمانێک بێ ئەساسەکەی لەسەر ئیمانهێنان بەخوا دوای بەوە بە ئەسما و صیفات دوای ئەوە بە سیستەم و بەرنامەکەی بەرنامەی کۆمەڵایەتی بەرنامەی سیاسی فکری بەرنامەی فەرهەنگی بەرنامەی تەواوی سیستەمی معاملات و ژیانەکانی تر چەند بوار پەیوەستە بەتوو لە هەموو بوارەکان پێویستە گۆڕانکاریت بەسەداهات بێ کەواتە کاتێک تۆ بڵین گۆڕانکاری دەکەی لێرە ئەم نقطەیە ئەم خاڵە زۆر حساسە ئێمە گۆڕانکاریمان حەسر کردووە لە چی لە گۆڕانکاری ذات لە چوارچێوەی عیباداتە فقط قاعدەکە چ دەفەرمی إن الله لا يغير ما بقوم حتى يغيروا ما بأنفسهم باشا خوای گەورە قاعدەکەی وادانەوە بەڵام ما بأنفس زۆر سیستەمێکی ئاڵۆزە ئەنفس بەتەنێ ئەوە نییە بەس تۆ دەروون بگرێتەوە نەخێر بەڵکو دوو عالەمی جیاواز دەگرتەوە عالەمی ئەفکار کە عیلاقەی بە عەقڵەوەیە وعالەمی مەشاعر کە عیلاقەی بەدڵەوەیە بزانە کەواتە ئەم فەلسەفەی ئەم ئاەتە مەفهومی ئەم ئاەتە وردبوونەوە لەم ئاەتە بڵین داخوازیەکانی ئەم ئاەتە دوو تەڵەبمان لێ دەکات یەکەم دەبێ عالەمی ئەفکار بگۆڕین دووەمیان عالەمی مەشاعر بگۆڕین کە پەیوەستە بە سلوک و بە دەست و پەیوەندیەکان اینجا لە خەتوەی یەکەم کە دەینەوە سەر سێ بڵین ئیتیجاهەکە بەرامبەر بەخوا و بەرامبەر بە خۆت و بەرامبەر بە مەخلوقات کاتێک دەڵێین بەرامبەر بەخوا دەبێت تۆ گۆڕانکاریەکەت کە دەست پێ کرد بە سیستەمی کۆمەڵایەتی ئیسلام ڕازیبی بە سیستەمی سیاسی ئیسلام ڕازیبی بە سیستەمی فکری ئیسلام ڕازیبی بە سیستەمی فەرهەنگی ڕازیبی بە سیستەمی ئیقتصادی و ئابووری ڕازیبی بە هەموو بەشەکان ڕازیبی و تەطبیقیکەی ئەوجە گۆڕانکاریت بەسراتووە ئەگەر تۆ لەولاوە ئێوارەکەی چوو بۆ تەڕاویح لەولاوەش زیکرەکانیشت تەواو کرد لەولاوەش نێژەکانیشت بە جەماعەت کرد لەولاوەش مانگی ڕەمەزان قورئانەکەشت خەتم کرد بەڵام نەتوانی فکرت جیهانی ئەفکارت پاک بکەیەوە لە فکری مارکسی و شوعیەت و لیبراریەت و علمانیەت تۆ نەگۆڕای چونکە عالەمی ئەفکار تەئسیر لەسەر عالەمی سلوکت دەکات چوار ڕۆژت کە ڕەمەزان خلاص بوو کە چیۆ بازار لە ناو بازاری ڕیبا لە ناو بازاری ئیباحیەت لە ناو بازاری ئەنانیەت لە ناو بازاری فەردیەت کە ئەوانە بەرهەمی فکری علمانین دیسان جارێک کە دەخزەیەوە ناو ئەم بابەتانە کەواتە تۆ گۆڕانکاریت بە جیهانی ئەفکاردا نەهێنا بەس لە جیهانی سلوک یا بە جیهانی فقط لە جیهانی عیبادەت مایەوە واتە فەلسەفەی ئاەتەکەت کورت کردەوە لە چی لە عیبادەتکردن هەر کاتێکیش کەسێک بێ بە تەنها فەلسەفەی ئەم ئاەتە کورت بکاتەوە بەس لە بواری عیبادەتکردن بەدڵنیاییەوە ئەوە لەم ئاەتە نەگەڕیە إن الله لا يغير ما بقوم حتى يغيروا ما بأنفسهم بأنفس باشە لێرەدا چمان بۆ دەردەکەوێت کەواتە هێشتا لە جیهانی عالەمی ئەفکاردا کە دەمینەینەوە اتجاه الخالقمان یەکلا نەکردوتەوە اینجا وەرە سەر بەشی دووەم بەرامبەر بەخۆت اتجاه الذات بەرامبەر بەخۆت چۆن گۆڕای چۆن یەک لەوانە دەبێ بەڕاستی تۆ هاوسەنجێک ڕاگری لە خۆتەوە لە بینی حەقی لاشە لەگەڵ حەقی دڵ و دەروون نەک ئەو کەسانەی کە دێن عیبادەت دەکەن ئیهتیمام تەنها بە دڵیان دەدەن بەڵام لاشەیەکی ماندوو شکڵێکی ماندوو شکڵ و شێوازێکی ناڕێک ناتەرتیب لە کاتێکدا خوای پەروەردگار إن الله جەمیل يحب الجەمال جوانی خۆش دەوێت جوانی پۆشاک جوانی بڵین دەروون جوانی هەڵس و کەوت جوان و ڕێخستنی خۆت هەروەها بەرامبەر بە خۆت چییە ئەم عیبادەتەی کە دەیکەی دەبێ بەڕاستی بەشی وئین لبەدەنیکە عەلەیکە حەقا ئەوەش ڕەچاو بگری ئەگەر ڕەچاوت نەگرت کەواتە تۆ نەتوانیوە اتجاه ذاتی خۆت یا گۆڕانکاریە ذاتیەکە حەق پێ بدەیت یەکێکی تر لەو خاڵانە کە اتجاه ذات چیە ئەویش ئەوەیە ڕەبتی دڵ لەگەڵ عەقڵ دەبێ ئەم بەستەرە بەهێز بکەیت هەروەها
هاوسەنجێک لە ژیانی ڕۆژانەی خۆت بۆ نمونە هەندێک کەس بە ناوی زوهدەوە زجی دەکوشێ لە برسان بەردەبێتەوە لە برسان ئەمانە واقعی تەغییری ذاتی نین بەڵکو پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم وەکو لە بەسەرهاتەکەی داهاتووە کەسێک گەنجەکە گوتیان ئێمە یەکیان گوتی ژنێ ناینم یەکیان گوتی هەتایە و هەروەها یەکیان گوتی من بە ڕۆژی دەبم نایشتێنم و هەروەها یەکێکیان گوتی ئەمن شەو نێژە دەکەم و شەوان نانۆم پێغەمبەر عەلەیهی سەلام زۆر تووڕە بوو فەرمووی من ڕەغیب عن سنەتی فەلەیسە منی لۆ کەواتە دەبێت تۆ ئەگەر تەغییری ذاتت کرد نابی بە طەبیعەتی خۆت بە عەقڵی خۆت بە جۆرێک لە میزاجی خۆت عیبادەت بکەیت چونکە ئێستا بەشێک لە عیبادەتەکان عیبادەتی میزاجین لەو لاشەوە دیسان تەغییری ذات چییە؟ جاری وا تۆ بە حیساب خۆت گۆڕیوە جلد کرد لەبەر کردووە ڕیشەکەت بەرداوەتەوە شەروارەکەت کورت کردوتەوە بەڵام براکەی موسڵمانت لەوەیە دەی بغزێنی لە ناو دڵی خۆت کاتێک دڵی ئیماندار نابێ بغزی لەگەڵ ئیماندارە بی بە ناوی جا ناوت بە خۆت ناوە سەلەفی یا هەناوێکی تر بەو ناوە کەواتە ئەو تەغییری دات نەکردووە چونکە پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام وەصفی ئەوەی کردووە کە کەسێک تەغییری ذات بکە نابێ بغز و شینی بەرامبەر بە موسڵمانەکەی بێ نابێ جوون بدا سباب المسلم فسوق قتاله كفر ليس المسلم بالطعان ولا اللعان ولا البذيء ئەمانە چین ئەمانە هەمویان پێمان دەڵێن بەڵێ دەبێت تۆ تەغییری ذات بە کۆنکریتی بکەیت اینجا بەشێکی ترمان ماوە لەو سێ تەغییرەی کە تەغییر بەرامبەر بەخوا تەغییر بەرامبەر بەخۆت هەروە تەغییر بەرامبەر بە کۆمەلگا ئایا ئەو کۆمەلگایە کە تۆ هەڵسکۆتی لەگەڵ دەکەی سەرەتا بۆ خۆت لەگەڵ خێزان دەبێت تەغییرێکی جەذری بکەیت نەک لەولاوە بە ڕۆژێبی کە هاتیەوە جنێو بە ماڵێ بدەیت ئەوە تەغییر نییە جنێو بە منداڵەکان بدەیت ئەوە تەغییر نییە لێیان بدەیت ئەوە تەغییر نییە اینجا دوای تێدەپەڕیتەوە بۆ چێ بۆ جیرانەکان بۆ دەوروبەر بۆ معاملات بۆ کڕین و فرۆشتن بۆ هەموو بەشەکانی تر کەواتە ئەم جۆرە تەغییرە تەغییرێکی هەڵەیە بۆیە دیارە کاتمان تەواو بوو ئەگەنە دەمانویست ئەم بابەتە لە خزمەتتانە تەواو بکەین بۆ کاتێکتر ئینشاء الله. سلام علیکم ورحمة الله وبركاته.